جه دنگی امریکا سلاوورزه من صالح دمیجر و هفکاری من آسو جبار بو بینر نهجا دمجمر 8 بیانیه لواشنطن پایتخت ام خلک کنویا برنامه کرد کانکشن کوب اوای کی زندی لسر کانال ان ار تی و همی پلتفرم دنگی امریکا ته بلاف کرن جواره پیشکش دکن. باي سلااو لە بەرنامەکانی ئەمڕۆدا ڕووماڵی خۆپشاندانە ناڕزایەکانی هاوڵاتیانی ئێران دەکەین دژی ستەمکاری کۆماری ئیسلامی و هاوکات باز لە هەڵمەتی کاندیدەکانی دیموکراتەکان و کۆماریەکان دەکەین لە ویلایەتەکانی ئەمریکا و باسیش لەوە دەکەین کە ئایا چارەنووسی شاری عەفرین چی بەسەر دێت لە ژێرسایی ئەو هێزە تیرۆریستانەی کە شارەکەیان داگیر کردوتەوە. ام هروها بحثا هلوستا كيمانيين بريطانيا اللي دور سروك وزير النوية بريطانيا وهن مجارين دجي كن. مەمەد ئۆز ڕۆژی چوارشەممە لە پەنسیلڤانیا هەڵمەتی هەڵبژاردننی دەست پێ کرد وەک ڕکابەر دژی جۆن ڤێتنەر کە فەرمانڕەوەیەکی پارێزگارە بۆ ئەوەی ببێتە سیناتۆری داهاتووی ویلایەتەکان ئەمریکا شێبڕکەیەک کە یارمەتی دەردەبێت بۆ بڕیاردان لەسەرەوەی کە ئایا دیموکراتەکان کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران دەکەنەوە یان کۆماریەکان. ڤێتنەر پێشەنگی خۆی لە ڕاپرسیەکاندا لەدەستدا بەهۆی ئۆزەوە. ئۆس پزیشکێکی ناوداری تەمەن 62 ساڵە و لەلایەن دۆناڵد ترەمپی سەرۆکی پێشووی کۆماریەکانەوە پشتگیری دەکرێت. ئۆز دوای دیبێتێکی ڕۆژی سێشەمە لەگەڵ ڤێترمان گەڕایەوە سەر ڕێڕەوی هەڵمەتی هەڵبژاردن. ئۆس قسەی لەگەڵ کۆمەڵی سەربازانی ویلایەتی پەنسیلڤانیا کرد سەبارەت بە یاساییکردنی مادە هۆشبەرەکان و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا. ئۆز بەنیازە تا ڕۆژی هەڵبژاردن بانگەشەکەی بەردەوام بێت. هر چنده پرسکریکن نافخوین امریکا وکو آبوریج برخوبرنا زاروکان زدبونا ریجه تاون باریان و ایریشن گرسیین چکان سیبرا خوال لهالبجارتن نیفدم کرنه ده لسیاست دروژی مجارک گرینگه. جبو آگاهین بهتر انها هفکار ما نجیب بالایی به مرایه دم باش نجیب بحثا روسیا چین و ایران دوان هالبجارتنان دا چاواتی کرن. صالح افرس ولاتات في دميدا جرينجيكا خويا تايبات بو دايندر امريكي هي ايران جاليه ايراني و وكوجي جوتكو برسن ابوري سيبر لفان هالبجاتنان كريو برسن دنيا نافخوي لديسان جي برسا ايراني و وكشينا يا كوماريان سردما دونالد ترامب دا ج پیمانا ناوکی یا ایران یا هیزن نفنتوی 2015 به ایران را وکش یابو و جاردی سروک بایدن دم ابو سروک دست بکره و دیالوگ بردوام بون لحتان که چه پیش کتن بخورانه دیتنه دبکو هاتنا سروک اسرائیل هرسوگ و پیک آنینا یا هف پیوینان لکوش کاسپی دهمان چارچوبه دابا هر سوق بالکشان ده سر مسئله یا خطری و مترسیا ایران لسر جواکا نافنتوی بتایبت بحثا وان خوبشاندانی داوی کرن پشتی مرنا مسا امینی هر وصال چینه بله ببوره استخوازم بهتر پرسا بکم نجیب جبو دنگدار امریکی دنگدارا ام ببیجن نونر پارێزگار و بەرپرسن دەڤەران گرینگە و هەژمارە کە مەزنە کوردان ژی دەنگێ خوا دەدن دەڤی وەریدا وڵاتیان ئەمریکیین کورد چ دەبێژن؟ بله صالح جبلي كو وجي جود كو جبلي هالبجارتنا سو بنش سيناتوران وعروسا همي نوينرين ين كونغرسي حاكمين هريماتين هالبجارتن هر وصا برپرسن هريماين كاونتيا و حاكم و پاريزگار تين هالبجارتن جبو دنگدري يه امريكي و بتايبت جواكا كرد اوانجي گرينگي ددنا هالبجارتنين هريمي يكج دنگدرا يا كرد يا امريكي بالای دکشینا سر گرینگیا یا برپرسین هرمی کو جبیرنا کن دنگ بدنوان و گرینگیا خوایا ام بچن گهداریا و ولاتیه بکن. باشە نەجیب جبۆ دەنگدێری ئەمریکی دەنگدارە ئەم ببێژن نونەر پارێزگار و بەرپرسن هەرێما یەن کاونتیا و
وەک گەنجێکە کورد لە ئەمریکا گەل لە گرینگە ئەم مافێخوا بکاربێنن و دەنگ بدەن دە هەلبژارتنە نیڤدەم ئانکۆمێت تەرمدا. وەکە کورد ئەم ڕاهاتنە دگەلوەیەکێک و دەنگێمە نەبە لێ هەلبژارتنن مدتەرم دەرفەتە ئەم دەنگێ خۆ بکاربێنن ji بۆ بیر و باوەریان خوا. Ez lezê li her kesî dikim ku lêkolînê li ser kandîdan bikin û bizanin kîjan bêtir nêzîkî baweriyên wan e. Ji bo min babetin herî giring babetin wekû koçberiya ewle ye, parastina mafin jinan ji bo ji ber birina zarokan û her wiha perwerde ji bo her kesî. Ez ê malbat û hevalin xwe han bidim ku ew jî herin deng bidin. باشه نجیب سروک بایدن ایرو سردانا ولایت نیویورک دکد دمکه دا کو کمتری دو هفتهان مانج بو هلبجارتن نیودم پیوندی سرداناوی بوان هلبجارتنان هيا او دچک و ارمان جاوی جوی سردانی چیه؟ بله صالح سروک بایدن در سال 60 دا خوندکار یاسای بول باجار سیراکیوسی ایالتا یا نیویورک و هرمه لنزیکی باجار لکلی کمپانیه که مازن هات یا آواکرین به بهای 100 میلیارد دلاری یا مایکرون تکنولوژی اف کمپانیا و دست بکار بکه و 9000 درفتین کار ji karkerên Amerîkî ra peyda bike her wisa tê gotin ku di navbera 20 salan da ew ê heta 40,000 derfetên kar peyda bike. Biden diçe wê derê weke kempêneka helbijartinê ji ber ku komarî rexna bêkarî û helavsanê. Belê Necîb Balayî gelek spas ji bo van zaniyariyan. Spas ji bo jî. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەممە دووەم ڤاکسینی بەهێزکەری کۆڤید-19 وەرگرت و داوای لە ئەمریکیەکان کرد پێش جەژنە گەورەکانی ئەمریکا و وەرزی ئەنفلۆزایی پاییزە و زستانە هەمان کارکەن بەڵام بەهۆی ئەوەی هیچ بودجەیەکی دیکەی کۆنگرێز بۆ فریاگوزاری کۆڤید دابین نەکراوە ڕەنگە سەخت بێت. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەممە چوارەمین دەرزی کۆڤید-19 لێدرا لە هەمان کاتدا داوای لە هەموو خەڵکی ئەمریکا کرد هەمان کار بکەن بە دەرزی بەهێزکەری ساڵانە ڕابێن. بە پەیامێکی ساکارەوە لێرەین دەرزی لە خۆ بدە و ڤاکسینەکان نوێ بکەوە. ڤاکسینی کۆڤیدەکەت زۆر کاریگەرا بەڵام ڕاستیەکە ئەوەیە خەڵک بە شێوەیەکی پێویست لە خۆی نادەن. کۆشکی سپی داوای لە کۆنگرێسێک کردووە کە 22 میلیارد دلار بۆ وەڵامدانەوەی کۆڤید پەسەند بکات. ئەوەش لە هاوسەنجیدا ماوەتەوە لە کاتێکدا دەنگدەران لە چەند هەفتەی داهاتوودا بۆ هەڵبژاردننی یاسادانەرانی نوێ بەرەو هەڵبژاردنەکان دەڕۆن. ئێمە لە چەند مانگی ڕابردوودا لەگەڵ کۆنگرێس زۆر ڕوون بووین کە چەند گرنگە ئەم بودجەیە بەردەوام بێت و بۆ ئەوەی ئێمە دەست پێشخەری بین لەسەر دڵنیابوون لەوەی کە ئێمە ڤاکسینی نوێمان هەیە و دڵنیابوون لەوەی کە ئێمە چارەسەریمان هەیە چارەسەری بە خۆڕاییمان هەیە کە پێشکەشی خەڵقی بکەین. ڕێخەری باڵای کۆشکی سپی بۆ کۆڤید-19 گوتی خواستی جیهانی بۆ ڤاکسینەکان کەمی کردووە و کۆشکی سپی بە دەنجی ئەمریکای گوت کە ئەمریکانی زیەکەی 600 میلیۆن ژەمی بەخشینەکانی گاندۆتە ئەوانەی بەڵێنیان پێدرا بوو. بەجێدی داوای لە ئەمریکیەکانیش کرد کە پشتگیری لە بەردەوامی هاوکارە جیهانیەکان بکەن. دەزانی ئەمریکا وڵاتێکە کە لە بەرژەوەندی خۆی بەولاتر بە قوڵی سەرقاڵی جیهانە. سەرۆک سەرکردایەتی ئەمریکای لەسەر تەندروستی جیهان گەڕاندەوە بە شێوەیە کە زۆر جیاوازی لەگەڵ سەرۆکی پێشوو هەبووە. هەربوویە لەبەر کۆمەڵێک هۆکار زۆر گرنگە کە ئەمریکا لە پێشەنگیدا بەردەوام بێت 4 میلیارد دلار سەرمایەکی بچووکە بۆ ئەوەی باشتر پارێزگاری هەم لە ئەمریکا و هەم لە جیهان بکات. پسپۆڕانی تەندروستی لەمبارەوە هاوڕان بەڵام دەژڵێن لە دەمێکدا پەتاکە پەرەدەستێنێت پێویستە وەڵامەکەش هەر بەو شێوەیە بێت. پێویستێکی زۆر کەم هەیە بۆ ئەوەی ئێستا ڤاکسینی زیاتر بکڕین لە ڕاستیدا زیاتر لە پێویستیمان کڕیوە بەڕاستیدا زیاتر لە پێویستمان کڕیوە. ئێستا پێوەستە دڵنیابین لەوەی ڤاکسینەکان لە خەڵک بدەین بەر لەوێش پێوەستە زیاتر لە دژە ڤایرۆسە زارەکیەکان بکڕین چونکە زۆر کەم لەوانە کڕدراون کە لە دەرەوەی ئەمریکا بەکارێن و دەبێت توانایی لە سیستەمە تەندروستیەکانی پێوەست سەرمایە گوزاری بکەین تا لە ڕاستیدا نەخۆشەکان ئازمایش بکرێن و دەرمانێک دەست بخەین کە هیوادارم پێشی نەخۆشی تون بگرێت پێشی خەواندن لە نەخۆشخانە و مردن بگرێت. بەرپرسانی کۆشکی سپیدان بەوەدا دێنن کە ئەمە ئەرکێکی گەورەیە و خەرجیش زۆر هەڵدەگرێت بەڵام لە کاتێکدا چاوەڕێی بودجەیەکی گرنگ دەکەن
بەجددی داوا لە هەم خەڵکی ئەمریکاش دەکەن کە قۆڵەکانیان هەڵماڵن و دەرزی لە خۆیان بدەن. سەلاحی پیرۆتی بۆ ئانیتا پاول لە دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئەمریکا باwer dike ku renga Rûsya rewişkariyê ji destelardarên Îranê ra pêşkêş dike çawa danûstandinê bi xwepêşandanên girseyiyên dijî kuştina Jîna Emînî ra bikin. Peyvdara Koşka Spî Karîn Jean-Pierre got Koşka Spî bi xeme ku Mosko şîretan li Îranê dike li ser kiryarên herî guncawên rûberûbûna xwepêşandanên li dor ezmûna wê ya berfireh di tepeserkirina dijberan de. John Kirby peyvdarê encûmena ewlekariya netewiya Koşka Spî kêmtir zelal bû ka Kremlin berê fermana tevgereke wiha daye yan na. Kirby dûpat kir li ser iddiayên ku kesayetiyên leşkeriyên Îranê li Ukraynayê dagirkirîne da ku alîkariya hêzên Rûsî bikin ku dronên ku jer bi kar bînin di helmetekê de ku bi piranî jêrxaneya sivîl ya Ukraynayê dike armanc wî got ew anha li ser erdê li Qirimin da ku alîkariya wan hewlan bikin. بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەوڵەکانیان دووپات دەکەنەوە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەران. هەر لە دوای کوشتنی ژینە ئەمینیەوە خۆپیشاندانە ناڕزایەکان زیاتر لە 100 شار و شارۆچکە و ناوچەی ئێرانی گرتوتەوە. جێگری سەرەکی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڤێدانت پاتێل ڕۆژی چوارشەمە ڕێگەیان بەردەوام دەبین لە تاوتوێکردنی ئەو ئامڕازانەی لەبەر دەستماندان و هەنگاو دەنین بۆ پشتیوانیکردنی خەڵکی ئێران لە کاتێکدا کە لە بەرامبەر سەرکوتکردنی دڕندانەی کۆماری ئیسلامیدا خەڵک بە شێوەیەکی ئاشتیانە ناڕزایی دەردەبڕن لە پێناو مافەکانی مرۆڤدا. ئەمریکا ڕۆژی چوارشەمە سزای نوێی سەپان بەسەر ئەندامانی دەستگای ئیطلاعاتی ئێران و سەرکردەکانی سوپای پاسدارانی ئێران و سەرپەرشتیارانی زیندان و کەسانی دیکە سزاکانی حکومەتی ئەمریکا دە ئەندامی سەرکردایەتی ئێرانی گرتەوە بە سەرکردنی پارە و داراییەکانیان هەروە کۆمپانیایەکی ئێرانی گرتەوە کە فلتەرکردنی سۆشیال میدیا ئەنجام دەدەن. 40 ڕۆژ دەرباسبوون بەسەر مرنا کەچا کووردا باژارê Seqez Jîna Emînî ku ji aliyê polîsên Îranê ve hatibû kuştin li seranserî Îranê xwepêşandan hatin li darxistin û çilê wê li Washingtona paytext hate bibîranîn. Hevkarê me Yehya Berzencî li wir bû ev raport amade kir. هاوشێوەی نیشتیمانەکەیان ئێرانەکان لە ئەمریکاش یادی چلەی کچە کوردەکەیان کردەوە ژینە ئەمینی بەردەم کۆشکی سپی لە واشنگتن دووگربوونەوە یەکێکیان فارسەکان جگە لە یادی ژینە پەیامە سیاسیەکانیشیان گەیان دڵخۆشیشن کە چلەی خانمە کوردەکە لە ئێران سەرتاسەری بوو. لە ڕاستیدا ئێمە بەرەو شۆڕشێک دەچین کە لە ئێران هەڵگیرساوە. کاتی ئەوەیە کە وڵاتانی خۆراوە و ئیدارەی ئەمریکاش لەوە بگات داخوازی خەڵکەکەیە کە دەیانەوێت ڕژیمەکە بگۆڕدرێت. تەواوی گەلانی ئێران هاتوونە سەرخەت ڕوخانی ئەو ڕژیمەی کە 43 ساڵە کورد کوژی فارس کوژی تورک کوژی هەموو ئێران کوژی دەکات. لە زۆر شار و شارۆچکەی ئێران چلەی کچە کوردەکە سەرهەڵدانی سەرتاسەری بوو. ئەوانەی سیاسەت لە زێرەکەی خۆیان ئێران دەربەدەری کردوون پێیان وایە ئەم کاروانە هەر دەگاتە جێ. ئەم جارە خەڵکی ئێران بە مافی دیموکراسی خۆیان دەگەن. یادی چلەی ژینانی شانیدا کە خەڵکی ئێران پاشەکشە ناکەن. ئەوە تاریژێمەکە هەر کەس دەکوژت سەدانی تر شوێنی دەگرنەوە و بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەدەن. چلەی ماتەمینی ژینە ئەمینی لای کوردەکانیش بە شێوەیەکی جیاواسی بەڕێوەبرا. ڕۆژی چلەی شەهید ژیناوە لێرەینە کۆبووینەتەوە
کە بە خانەوادەکەی بڵین ئەمەش هاوخەمین شەریکی خەمتانین دیارە شەهید ژینا نەمردۆ زیندووە. ئەگەر ئێرانیەکانی تاراوگا خەیاڵ بە گۆڕانکاریەوە بکەن وەک دەرئەنجامی خۆپیشاندانەکان ئەوە ئەم شیکەرەوە سیاسیە کە بەشدار بوو لە ڕەوڕەسمەکەدا پێی وایە ئەگەر ڕژێمەکەش نەڕوخێ گۆڕانکاری لە ئێران دێنێتە کایەوە. ئەو خۆپیشاندانانە دەربارەی ئازادی و سربەخۆییە سەبارەتە بەوەی دەخوازن ئەگەر گۆڕانکاریش ڕوونەدات و چارەسەری نەهێنێت بەڵام گۆڕانکاری لە تاران ڕوودەدات و لەو باوەڕێدام لەگەڵ پشتگیری خەڵک گۆڕانکاری ڕوودەدەن. خۆپیشاندانەکانی یادی چلەی ژینا ئەمینی سەرتاسەری بوو ئیدی ڕوون نییە ئایندەی ئەو خۆپیشاندانانە گۆڕانکاری دەهێنێ یان وەک خواستی ئێرانیە تاراوگە نشینەکان ڕژێمەکە دەڕوخێ. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. تا دێ ناڕەزایەتەکانی ئێران زیاتر تاو دەسەنێت هەر لە چلەی کوشتنی ژینە ئەمینیەوە تا ئەم سەروەختە خۆپیشاندان و ناڕەزایی بەردەوامە زیاتر لە 100 شار و شارۆچکە و ناوچەی ئێرانی گرتوتەوە. کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا و کەنەدا پشتیوانی داواکانی خانمان و خەڵکی ئێران دەکەن. بۆ زانیاری زیاتر فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین؟ ئەم کاتتان باش ئاسۆ هەروە کە ئەزانی دوێنێ لە ڕۆژی چلەی ماتەمینی کوشتنی ژینە ئەمینی لەلایەن هێزەکانی گەشتی ڕشادی کۆماری ئیسلامی ئێران لە 16 مانگی ڕابردوو کە ڕاگەندرا کە ژینەگیانی لەدەستداوە خۆپێشاندانی بەربڵاو کرا لە شارەکەی ژینا کە سەقزە لەوێ خەڵک لە دوای ئەوەی کە هێزەکان ڕایانگەیان کە ڕێگە نادەن و دەورپێکی گۆڕستانی ئایچیان کردبوو بۆ ئەوەی کە ڕێگەن نەدەن ڕێوڕسمەکە بەڕێوە بچێ خەڵکێکی زۆر کە بە گوێرەی دوایین ئامارەکان کە بەدەستمان گەیشتون نزیکەی 35,000 کەس لە ناوچە جیاجیەکانەوە خۆیان گەیاندە گۆڕستانی ئایچی خۆپێشاندانەکان بەردەوام بوون تەقەی ڕاستەوخۆ لە خەڵک کراوە دوایەوە لە زۆربەی شارەکانی ئێران بە تارانی پایتەختیشەوە خۆپێشاندانی بەربڵاو کران لە زانکۆکان بە هەمان شێوە دیمەنمان بەدەستگەیشتون کە هێزەکانی ڕژیم تەقەی ڕاستەوخۆ لە خوێندکارانی زانکۆکان ئەکەن و لە شارە هەرێمە کوردیەکانیش بە گشتی خۆپێشاندانی بەربڵاو هەبوو مانگرتنی سەرتاسەری هەبوو لە زۆربەی شارەکان لە هەرێمە کوردیەکان توانم ئاماژە بە ببوون شاری مەهاباد بکەم کە لەوێ لە دوای ئەوەی کە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان هاوڵاتیەکی کورد بە ناوی ئیسماعیلی مەولودی کە ناسراوە بە سمکۆ تەمەنی 35 ساڵە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانەوە کوژرا ئەمڕۆ تەرمەکەی لە گۆڕستانی شاری مەهاباد بە خاو سپێردا خەڵکێکی زۆر بەشداریان لە ڕێوڕسمەکە کرد هێزەکانی ڕژیم دیسانەوە هێرشیان کردە سەر خەڵکی شاری مەهاباد هەر ئێستاش بە پێ دوایین هەواڵ کە بەدەستمان گەیشتۆ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزانیەکان هاوڵاتیەکی تر لە شاری مەهاباد بە ناوی شاو خزری گیانی لەدەستداوە خەڵک لە نێو شارەکە گەمارۆی بینای فەرمانداری شاری مەهابادیان داوە و هەوڵیان داوە بڕۆنە نێو بیناکە لە دوای ئەوەش ئەتوانم ئەوە بڵێم کە هەندێک دیمەنمان پێگەیشتون لە شاری مەهابادەوە کە چەند بینا لە سووتاندان هێشتا پشتڕاست نەکراوەتەوە و بینایانە کە زیاتر لە بانکەکان ئەچن ئەو بانکانەی کە سەر بە کۆماری ئیسلامین لە نێو ئەو شارەکە ئاگریان تێبەردراوە بە گشتی کاردانەوە هاتا دێ زیاتر دەبێت ئاسۆ هەروە کە ئاماژتان پێکرد لە هەواڵەکان لێرە لە ئەمریکا کاردانەوە هەبووە دوێنێ 12 وەزیری وڵاتانی جیهان کە بە میێوانداری لە ڕێگەی ئۆنلاینەوە بەڕێوە چوو بەڵام بە میێوانداری وڵاتی کانادا کۆبوونەوەیەکیان هەبوو هەر 12 وڵاتەکە وەزیرەکانیان ژنن لە ڕایگەیەندراوێکی هاوبەشدا ئیدانەی ئەو تونند و تیژیان کرد کە کاربەدەستان و هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر خۆپێشاندەران بەکاری دێنن لە وڵاتە ئەتوانم ئاماژە بە هەروە دوێنێ راپۆرتەکەی جاوید ڕەحمان بکەم نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافەکانی مرۆڤ لە ئێرانە کە لە پێنجەمین راپۆرتی خۆیان ئاماژەی بە ئەو تونند و تیژە بەربڵاوی کە کۆماری ئیسلامی بەرامبەر خۆپێشاندانان بەکاری ئەهێنێت لەو وڵاتە کردبوو داوای لە کۆماری ئیسلامی ئێران کردووە کە ڕێگە بدات سەردانی ئەو وڵاتە بکات و چاودێری بارودۆخی مافەکانی مرۆڤ لەم ساتە وەختە سەختانە بۆ گەلانی ئێران بکات. بەڵێ فەرهاد زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوەش.
هەواڵداری ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سکرتێرە گشتیە ناتۆیە جین ستۆلتنبەرگ لەسەر کەشتیە USS جۆرج بۆش بەرسەڤا ئەدیعایە دەرەوە ڕۆسیایەدا کۆ دەبێژە یوکرانیا خۆ ئامادە دەکە بۆمبەیەکە قرێژ یا تیشکێ ناڤۆکەی لەسەر ئاخەخوا بکاربینە. هەواڵبەندێ ناتۆیە بە ئاشکرەیی vê ئەدیعایە ڕەت دکن. ئاگاهین بهتر دوێ راپۆرتێدا. سکرتێری گشتی هاوپەیمانی لەشکری ناتۆ ستۆلتنبێرگ لە میانەی کۆنفرانسێکی هەواڵی لەسەر تەختی کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکایی USS جۆرج H.W. بوش ئەوەی لە دەریای ئەدریاتیکدا جێگیر کراوە سەبارەت بە ئیدعاکانی رووسیا دەدوێت. رووسیا ئێستا ئیدعای درۆ دەکات و دەڵێت کە ئۆکرانیا ئامادەکاری دەکات بۆی بۆمبی تیشکدەری چەپڵ لە ناوچەکانی خۆیدا بەکاربهێنێت. هاوپەیمانی ناتۆ ئەم ئیدعا درۆزەقەی رووسیا ڕەت دەکاتەوە. رووسیا زۆرجار لایەنانی دیکە تۆمەتبار دەکات لەو دەمەی کە خودی ڕووسەکان بەنیازن ئەو کارە ئەنجام بدەن. ئێمە ئەم لێدوانانەمان پێشتر لە رووسیا لە سووریا و ئۆکرانیادا بەدی کردووە. نابێت رووسیا ئەم بەهانە درۆیانە بەکاربهێنێت بۆ بەرەو هەڵکشان بردننی زیاتری ڕۆژەکە و جیهان وا لە نزیکەوە تەماشا دەکات. ئەم ئیدعایانی رووسیا دوا بەدوای ئەو ئاماژەی مۆسکۆ دێت کە گوتبووی پێدەچێت رووسیا ناچار بکرێت چەکی ناوکی تاکتیکی دژ بە ئۆکرانیا بەکاربهێنێت. سەرۆکی ئۆکرانیا ڤڵادیمیر زێلەنسکی گوتی ئیدعای بەکارهێنانی بۆمبی چەپڵ لەلایەن ئۆکرانیاوە ئەوەی دەرخست کە خودی رووسیا پلانی بەکارهێنانی ئەم جۆرە چەکەی دژ بە ئۆکرانیا هەیە بەڵام دەیەوێت ئۆباڵەکەی بخاتە ئەستۆی کیێڤ. ڕەشەکردنی ڤلادمیر پوتینی سەرۆکی رووسیا کارێکی مەترسیدار و ناژیرانە و هەروەها نابەرپرسانەیە. هەر بەکارهێنانێکی چەکی ناوکی لە ئۆکرانیا بە ئەندازەیەکی گەورە سروشتی شەڕەکە دەگۆڕێت. سەرۆک پوتین و رووسیا دەزانن کە لایەنی براوە لە بەکارهێنانی چەکی ناوکیدا نییە و دەبێت هەرگیز شەڕ بۆ چەک نەکرێت. هەروەها ئەوان دەشزانن کە بەکارهێنانی چەکی ناوکی لێکەوتەی خراپی دەبێت. جێی ئاماژەیە سەردانەکەی سکرتێری گشتی ناتۆ بۆ سەر کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکایی ناسراو بە USS جۆرج H.W. بوش هاوکاتە لەگەڵ پیادەکردنی ئەرکی ناسراو بە نیوتن سترایک ئەوەی هاوپەیمانی ناتۆ بە ئەرکی بە ئاگایی بوونی کاتی ئاشتی پێناسەی دەکات ئەوەی پتر لە 80 فڕۆکە و 14 کەشتی و هەروەها 6,000 سەرباز لەخۆ دەگرێت. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. گرژەکانی نێوان تورکیا و یۆنان بەهۆی ژمارەیەک ناکۆکی لەسەر خاکی یۆنان پەرەدەستێنێت. شۆڤەکاران دەڵێن ئەو وڵاتانە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە بەڕێوەبردنی ئەو جۆرە تەنگەژانە. ئەوان دەڵێن لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی یۆنان و تورکیادا خۆیان تاقی دەکەنەوە کە چاوەڕوان دەکرێت هەردوو سەرکردەکە یاری بە هەستی نەتەوە پەرستی بکەن. دۆریان جۆنس لە ئەستەنبوڵەوە ئەم راپۆرتەی بۆ ئامادەکردوون. لەشکرین تورکیا ڕاهێنانن خوێن لەشکریان ساڵانە نێزیکی گراڤên یونانیên جیران ئەنجام دان. Di heman demda Tirkiye berdewam li ser nûjenkirina leşkerê xwe demek ku ev girjiyên dualî li ser gelek nakûkiyên herêmî li ser deryaya îce û deryaya navîn zêde dibin. پەیوەندیە یونان و تورکیە یانەها پەیوەندیەکە فەرمیە li gorî min ew gelek alûz e hem ji ber guhertina hevsengiyên li rojhelata deryaya Spî hem jî ji ber siyaseta navxweyiya Tirkiyê ku di astekê de têkeliya xwe ya ji bo îddiakirina siyaseta derveya neteweparêz ya yekîalî gelek berfeng e. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan di kombona xwe ya vêdawiyê de gote alîgirên xwe hêzên Tirkiye dikarin di şevekê de bêne giravên Yûnanê yên ku Enqere daxwaza bêçekkirina wan diket. Sibayan her roj ger firûke yan jî keştiyên hêzên deryayî Tirkiye yan jî tankên me yên li ser Sinûr bêne gulebarankirin, Tirkiye neçare bersivê bide. Lê dibe ku ev tûlesandin zêde bibe û hûn dikarin şer bidin destpêkirin, lê nikarin dawî bînin. Lê alûzî û gef di navbera her du welatên endamên NATOda ne tiştekê niye. Wezîrê Berevaniyê Tirkiye Xulûsî Akar hevpêşeyê xwe Nikolas Panagiotopoulos daxwaz kir da ku seredana Tirkiye biket. Çavdêr dibêjin her du welat şarezane di berêvebirina girjiyan da.
دبرێدا gelek rûdan hebûn lê baş bû ku yek ji wan nebû encama rêprîbûnek berfire her du alî jî xwedî mîkanîzm û zanisteke derbarê serederkirina digel van rewşan e eger pirêvebirina siyasî ji aliyekî yan aliyê din ve pirsgirêk ber bi şer ve nebe ez çi şiyaneke derketina pevçûnan nabînim. Li siyaseta helbijartinan egerekî alû zeldemek û her du serok li sala bêt hewla carek lî xwe helbijartinê dikin. Pir giring e ku her du aliyan Tirkiye û Yunanistanê sala bêt helbijartin hene hema bêje nêzik bûne û her du rêber jî hewil didin cemawerê xwe bo pirsên netewparêzî û heta rûberûbûnekê amade dikin. Tirkiye û Yunan ezmonên bi dehan salan yên serederîkirin digel evan kêşeyan hene û ev yeke dihête cêbecêkirin dema ku her du welat beref helbijartinan ve diçin. Ji bo raporta Dorian Jones hatîn mayî dengê Amerîka. Em niha jî diçin cem hevkarê xwe belên salih û beşêwiyê li gel Rûdawekan ku têda behsa proseya pêkanîna hikûmeta nû ya Iraqê dike. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە نێوەندی ئاڵۆزیەکی قوڵی سیاسیدا کە باڵی بەسەر عێراقدا کێشاوە بڕیارە پاش چەند کاتژمێرێکی تر ئەندامانی پەرلەمانی عێراق کۆبوونەوەیەکی تایبەت بکەن بۆ پەسەندکردنی کابینەی نوێی حکوومەت بەڵام شەقامی عێراقی ڕایەکی تری هەیە. كل الشعب العراقي داوا لە هەموو گەلی عێراق دەکەین ئەم حکوومەتە نوێ و ئەم پرۆسە سیاسی عێراق ڕەت بکەنەوە ئەگەر لایەنە سیاسیەکان داواکانمان جێبەجێ نەکەن ئەوە دەشێت ڕەوشەکە ئاڵۆستر بکەین بۆیان و لەوانەیە ڕێگا بگرین لە ناردنی نەوت بۆ ئەو وڵاتانەی ئەوروپا و ڕۆژئاوا کە پشتیوانی لە حکوومەتی گەندەڵ دەکەن. نکۆڵی ناکرێلەوەی دۆڕاوەکانی هەڵبژاردنەکەی مانگی دەی ڕابردووی عێراق حکوومەتی نوێ پێکدێنن پاش ئەوەی ڕەوتی سەدر براوەی یەکەمی هەڵبژاردن لە پرۆسەی سیاسی عێراق کشایەوە و لایەنگرانی لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی جێی ئەندام پەرلەمانەکانی ڕەوتی سەدریان گرتەوە. یاسین تاها شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک یاسین سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت هەر لەگەڵکردنەوەی گرێکشۆرەی بواری سیاسی لە عێراقدا زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا ئەوروپا ئەمریکا بە تایبەتی بروسکەی پیرۆزباییان نار بۆ عێراقیەکان. ئەکرێ ئەم بروسکانە وهالی بڕوانین کە هەڵکردنی چرای سەوزە بۆ پێکێنانی حکوومەتێک لەلایەن لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی کە هەمویان ئەگەر سەر بە ئێران نەبن ئەوە بەبێ هیچ گومانێک هەماهەنگن لەگەڵ ئێراندا. زۆر سپاس کاک بەڵێن زۆر سڵاو بۆ گوێگران و بینەرانی دەنگی ئەمریکا. بێگومان بەر لەو بروسکە پیرۆزبایانش زۆر مەسجی تر بەڕاستە و خۆر لە ڕێگەی بەیاننامەوە بە لایەنەکانی چوارچێوی ئاوهەنگی گەیشتون و بە هەموو لایەنە عێراقیەکان کە چیتر وەختی پێکێنانی حکوومەتە ساڵێک تێپەڕی بەسەر هەڵبژاردنەکانە لە ناوچەی سەوزکە ئارامترین ناوچەی بەغایەوە باڵێزخانەکانی لێ شەڕ پێکدادان ڕوویدا و دۆخەکە لەوە زیاتر قبوڵی دواخستنی ناکرد. یاری دەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا هاتە عێراق وەفدی ناتۆ شاندە بیانیەکان ئێران و هەموو لایەکەوە گوشار کرا کە ئەو حاڵەتە تێپەڕێنن و بەتایبەت کە عێراق لەسەری ساڵ نزیکە بێتەوە بودجەکەی ئەم بودجەی ئێستا ئەم ساڵ بودجەی نییە لەسەر بودجەی پار بەڕێواچێ و بۆ ساڵی ئایندەش پێویستی بە بودجەیە و لە ئێستا دۆخێکی دژوار لە سەر گۆڕەپانی نێودەوڵەتی بەڕێوەچێ بەهۆی شەڕی ئۆکرانیا و قەیرانی وزە و عێراقیەکە لە سەرچاوە سەهرە سەرەکیەکانی وزەکە ڕۆژانە بە مەلایین 3 ملیۆن و ئەوانە بەرمیلی ناوت ئەنێرێتە بازاڕەکانی جیهانەوە. ئیستیقراری عێراق بۆ هەموو وڵاتانە ئاخرەیەکەی گرنگە هەمویان پێداگر بوون لەسەرەوەی کە عێراقیەکان هەنگاو بنێن و ئەو دۆخی مشت و مڕ و پێکدادانە تێپەڕێنن و دواتر ئەمە تەرجمە کرا بۆ دروستکردنی حکوومەتێک چوارچێوی ئاوهەنگی سەرپەرشتیەکە بەڵام بیرمان نەچێت لەناو حکوومەتەکە بڕگەیەکی دیایە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە تەمەنی 1 ساڵە بەم جۆرە دڵنیایی دراوەتە سەدریەکان کە بەڵێ ئێوە دوورن لە حکوومەت دڵنیایی دراوەتە ئەو لایەنانی کە ئۆپۆزیسیۆن و ناڕازین بەڵام کاک یاسین ئەگەر یارمەتیم بی مادەمەکی باسی لە کارنامەکەی حکوومەتی نوێ کرد
خاڵێک زۆر گرنگە لێرەدا لەو کارنامەیە کۆمەڵێ ڕستە و دەستەواژەی لاستیکی تیادایە بۆ نمونە باسی لە گۆڕین کردووە لە یاساکانی هەڵبژاردندا بۆ وەکخۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنێکی نوێ چ متمانەیەک هەیە ئەم پەرلەمانەکە ئێستا زۆرینەی ئەندامەکانی دژەبەری لایەنەکەی سەدرن بۆ نمونە ئەمە تەنها نمونەیەکە چ متمانەیەک هەیە کە یاسایکی هەڵبژاردننی وها بێتە ئاراوە عراقیەکان پێی قایل بن خۆی کاک بەڵێن کێشەیەک لە هەڵبژاردن نەبوو لە شێوەی ژماردننی دەنگەکان و لە شێوەی ژماردننی ئایا بە ئەلکترۆنی بێ یا بەدەستی بێ مەبەست لە گۆڕینی یاسای هەڵبژاردن بە پلەی یەکەم کە لە بڕیاری دادگای فیدراڵی هاتووە کاڵی هەردوو ڕێگاکە پێڕەو بکرێ ئەم جاریان بەس بە ئەلکترۆنی بوو لایەنەکانی شیعان ناڕازی بوون و ناکۆک بوون پیانە و تەزویریان لێکراوە لە کۆکردنەوەی ئەنجامەکانە و سکاڵایەک لە دادگای فیدراڵی دوای بێنەوە بڕۆیەکی زۆر سەرنجام دادگا بڕیاریدا کە ئەوە بەدەستی بژمێردرێتەوە بە ئەلکترۆنیش بە هەردووکیان جگەلەوە گۆڕینی بازنەکان ئەگەرێکە شێوازی دابەشکردنی بازنەکان ئەگەرێکی ترە ئایا بە شێوەی ینی کۆمەڵێ لانی تەکنیکی هەڵبژاردنە بەڵام ئێمە بیرمان نەچێ هێزێکی گوشاری گەورە کە سەدرەکانن لە دەرەوەی پەرلەمانن و ئەمانە کاریگەریەکی کۆمەڵایەتی گەورەیان هەیە جمهورێکی بەرفراوانیان هەیە و باڵێکی چەکداریشیان هەیە بەبێ گومان ڕێگە نادەن دەستکاری جەوهری یاسای هەڵبژاردن بکرێت کێشە نییە بەلایەنەوە ژماردننی دەنگەکان بەدەستی و ئەلکترۆنی بێ یاخۆت ڕەنگە گۆڕانکاری دابەشکردنی بازنەکان بکرێت مەبەست لە گۆڕینی هەڵبژاردن ئەوەیە کە بۆ بە فەرزێک بە لە ڕووی یاسایی و بەپی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە ناوڕاستی شوباتی ئەم ساڵات دەرچووە بە شێوەیەکی مادام هەر ئەوەی کە ئەوترێت کە حکوومەتەکە تەمەنی 1 ساڵە ئەما گەرنتیەکی گەورەیە بۆ سەدرەکان و بۆ هێورکردنەوەیان و تا ئێستا پرسیارێکی زۆر گەورە بۆ چۆن ئەوان بێدەنگن کە چوارچێوەی هاوانگی وەزارەتەکانیان بەشەکەن حکوومەت دروست لە دەرەوەی بەڵام ڕەنگە ئێستا ئەمە وەڵامی و پرسیارە بداتەوە کە سەدرەکان بێدەنگن لەبەرەوەی کە ئێمە لە ئەمڕۆ حکوومەت دەست بەکارە بێ هەر ئەمڕۆ هەڵمەتی هەڵبژاردن دەست پێکەوە ئەوان لە دەرەوەی دەسەڵاتن دەنگیان دلێرترە بێت توانای ڕەخنیان زیاترە بێت توان هەڵەوپاڵەکان بخەنە ئەستێر کابرەکانیان بەڵێ کاگیاسی گەر یارمەتی بێ من دەگەڕێمەوە بۆلات لە ساڵی 2019دا لە ئەکامی فشاری خۆپشاندانەکانی تشرینەوە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشایەوە ئەڵبەت لەو کاتەدا سەدان خۆپشاندەر کوژران و هیچ کەس و لایەنێکیش لەسەر ئەو کوشتنانە دادگایی نەکران کەسوکاری قوربانیانی ئەو شەپۆلی ناڕەزایەتیە هێشتاش داوای خۆیان هەیە بەردەوام دەبم تا ئەو کاتەی شەهید دەکرێم بەردەوام خۆپێشاندان دەکەم تا تۆڵەی کوڕەکەم دەکەمەوە کێ کوڕەکەمی کوشت بکوش کێ بوو دەمەوێت حکوومەت تۆڵەمان بۆ بکاتەوە و هەروەها مافی کوژراوەکانی تریش بسێنێت هەر هی کوڕەکەی من نا هەموو شەهیدانی تەحریر تا شەهید دەکرێم یان تا دەمرم هەر دێمە مەیدانی تەحریر ئێمە وڵاتمان دەوێت وێڕای ئەم هەموو قوربەسەریە هێشتا وڵاتمان نییە ئێمە کارمان دەوێت و هیچ کارێکیش نییە بیکەین. کاگیاسینەوەی گوێمان لێبوو ئەوە دەنگی دایکی کوڕێکی کوژراوە. جا پرسیارەکە لەوەدایە ئەم حکوومەتە نوێی عێراق نەگەر بۆ ئەو دایکە بۆ هەموو دایکانی تری عێراق بۆ هەموو گەلی عێراق دەتوانێت چی بکە؟ ئەم حکوومەتە ئەرکی زۆر گرانە لەبەرەوەی کە لە دۆخێکا دێت کە یاسای بودجە نیە لە دۆخێکا دێت دوو گروپ ناڕازی هەن گروپێکان سەدرەکان کە ڕێکخرا و سیاسی گروپێکی تر هێزەکانی تشرینن بەڵێ لاواز بوون تشرینیەکان بەڵام ڕەخنەکانیان سەرنجەکانیان ئەو هۆکارانەی کە کاتی خۆگەنانیە سەر شەقام بەردەوام ئێمە ساڵانە بە هەزاران گەنج لە عێراق بینین ینی گەنج دێنە بازاری کارە و کاریان دەست ناکەوێت بە هەزاران کەس جامیعەت تەواوکەن زانکۆ تەواوکەن و بێکارن دەرفەتی کار نییە بودجە نییە پەرەپێدان نییە و کێشە سیاسیەکان و قەیرانە ئەمنیەکان باڵیان کێشا بەسەر خزمەتگوزاری و بەسەر پەرەپێدانە ئەمانش هەر ئەچنە ڕیزی ناڕازیەکانەوە بۆیە ئەم حکوومەتەی کەدادێ تۆزێک سەقامگیری هەیە لە ڕووی ئەوەی کە بەشی ئەمە حکوومەتی پشکێنەیە ئەو لایەنە سەرەکیانە بەشیان دراوە لە حکوومەت دەستکەوتی داراییانە بێ ئەوانش دابەشێکەکەنەوە بەسەر لایەنگەرەکانی تریانە بەڵام بەم زیادبوونەی ژماری دانیشتوانی عێراق بەم ڕێژە زۆرەی بێکارە بەم
ناڕەزایەتی سەدرەکان دەوڵەت عێراق ئەگەر چین و ئەمریکاش بێنی ناتوانێت ئەو هەموو برسیە تێرکاوە ناتوانێت ئەو هەموو بێکارە ببوژێنێتەوە باشە کاگیاسی لەژێر هەڕەشە لە کارنامەکەی ئەم حکوومەتەی محەممەد شیع السودانیە شتێکی ئەوتۆ نەبینرا بۆ کورد تەنانەت لە یاسای نەوتوگازیشدا کە بەندێکێتی ینی هیچ ئاماژەیەکی بارێمی کوردستان تیادا نییە بەڵکو دەڵێ چارەسەر دەکرێت لە ڕێی دەستورەوە کورد بۆچی بەم حکوومەتە ڕازیە ئەگەر تۆزێک بە وجدان بین ینی لە کارنامەکەی سوودانی زۆر ڕۆنتر هەتا لە کارنامەکەی کازمیە و پێش ئەوش دەربارەی کورد لانی منشتیتیا بەڵام قابلی جێبەجێکردن نین لە ماوەی ساڵەکە زیاتر لە نیەت باشی ئەچێوە لە زیاتر ینی هەوڵەکە بۆ تێپەڕانی قۆناغەکەی یەک لەوانەکە باسی لە پڕکردنەوەی بۆ شای ئەمنیەکان کرد یەک لەوانە باسی لە کەمکردنەوەی وشارەکان کردو لەسەر کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان بەڵام تا ئەو کاتی ئەگەنە ڕێککەوتن و ئەگەر نەگەشتە ڕێککەوتن ئەوە بڕارەکەی دادگا سەروەرە بێ و جێبەجێکرێ و باسی لەوە کردووە کە حکوومەت پابندە بە دانانی یاسای ئەنجومەنی فیدراڵی کە ئەو کاتە هەرێمی کوردستان نوێنەرایەتی بەهێزتری لە بەغا بۆ دروستە بێ و باسی لەوە کردووە کە حکوومەت پابندە بە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغا و زۆر شتی تریتیا ینی پۆزەتیڤن و ئیجابین بەرامبەر بە کوردستان بەڵام لە نتیجە تۆ سەخفەکە داناوە ساڵێکە زۆر لەمانە بە ماوەی 15 ساڵ و 20 ساڵ متوانراوە جێبەجێ بکرێن بە ساڵێکی جێبەجێ ناکرێت زۆر سوپاسە دەکەم بۆ شیکردنەوەکانت سوپاس و پێزانینم ئەلبەتە ئازیزان سوپاس بۆ ئێوەی خۆشەویست و تا هەفتەی ئایندا لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه بەڵێ هەیەت تەحریر الشام ئێستاکە کە پێشتر بە بەرەی نووسرە ناسرا بوو کە ڕێکخراوێکی تیرۆریستیە و لە لیستی تیرۆری نێودەوڵەتیدایە ناوچەی کۆنتترۆڵی خۆی فراوانتر کردو و دەستی بەسەر شاری عەفرین لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا گرتووە لەلایەکی دیکەوە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ڕژێمی سووریا بەردەوامە ئایا چارەنووسی ئەو خەڵکە و ئەو شارە جوانە دەگاتە کوێ؟ نورمالکردنا پەیوەندیان ناوبەرا تورکیا و ڕژێما سووریە دەبرێڤە دیشە و تێکیلیان استخباراتی ئاکتیڤ بوونە لالیەکیدن هەیئەت تەحریر الشام ئانگۆ جەبهەت النوسرە یا بەرێ گۆری خستنێکە دیلیستەیە تەرۆری یا ناودەوڵەتیدەیە ڕوبەرا کۆنتترۆلا خۆ فرەهتر دیکە و دەستدانی سەر عەفرینێ گروپên cekdar yên jêr sîwana artîşa niştîmanî ya ser Tirkiye ve ji aliyê rêxistin û siyasî negirê dayî heyet Tehrîr Şamên li gorî çavdêran dê guhertineke di sîstem û îdeolojiya çekdarên opozîsyona Sûriyê de derkeve holê. Rêvebirên navenda Furatya Lêkolînan Welîd Çûlî dibêje dibe got Tirkiye hin serkirdeyên çekdarên opozîsyona Sûrî radestî rejîma Sûriyê bike yan jî wan tevlî heyet Tehrîr Şam bike. Dibe ku Tirkiye derbêjî yani vêna bike wek kaxeteke destê xwe digo pê rejîmê jî ew ê bike yani pêşveçûnekê rejîmê bike got xadatê van fesala teslîmî yani rejîmê bike. Ev jî alî jî aliyê din de jî tiştê ku heyê yani şervanên van fesala yani Tirkiye cemê gelkî normal got tevlî yani heyet Tehrîr Şam bike yani heyet Tehrîr Şam a ku ana yani pêş dikevde Efrînê de û nêt kirî ku ji dervê Efrînê jî derkev her bi alî hezazê cara bisêtî û babê de. Li aliyekî din şopîner bawer dikin got tevî cudahiya di navbera grûpên artêşa niştîmanî ya Sûrî û heyet Tehrîr Şam de û tevî hemû nakokiyan lê zemîneke wan hevbeş heye bi taybetî di milê îdeolojîk de. Rojnamevan Abdulhelîm Silêman dibêje nedûre got çekdarên artêşa niştîmanî tevlî heyet Tehrîr Şam bibin nexasim got di bingeha wan de îdeolojiya wan nedûrî hevin. ئەو تابلۆیە چەکدارên Sûrî xwe bixwe ji hevketiyê yanî ew kesên ê ku bixwe di artêşa niştîmanî Sûrî de qaşo wek em bêjin tê naskirin Emşat û Hemzat ewana bixwe li kêleka heyet Tehrîr Şam sekinîn divê êrîşa wê dawî de lewma yanî mesela ku çekdarên Sûrî dikaribin nêzîkî heyet Tehrîr Şam bibin yan qaîde ew yanî
احتمال قلكي خورت نخاسم يعني بنقها خده نقلكي دوري هافند ناحية ايديولوجي تيزانينغو تركيا وكا دولتك بباندور لهرم باكور روجافاي سوريا حتى نها لهمبر فان رودان داوي هلوست اخو بزلالي اشكر نكريه هن شوبينر باور دكينغو نزيكبونا رژیم سوريا وتركيا لاليه كي وشافقرتنا تركيا تشاف خو جبيش وچون عفريه دبه بب سدماغو چقدارن اوبسيوني نزيكي داعش بن نخاسمغو داعش جاره كدن اكتيف بويه شوبينر دلبري خلو دبيجه اگر وگر شر لسوريا برنگه کی تندر دردی که وهوله و دنیزیک بونه که دنافبرا جيش الوطني و داعش ده چه ببه يعني اگر وگر شر لسوريا جاره كدن دردی که وهوله نخاسم پشتی جو جبهة النصر الرجاوي باكور سوريا بو امبيشن هيزا كحري دستلادار لوي هرمي تايبت العفريني نزيكبونا رژیم تركيا وسوريا دهلاگو پرانیا امبیشن کومن چک دار ین لوی دبری نزیکی داعش ببن شخوا داعش جل هرم هدیش نوور اکتیو دبه چالاک دبه افجی ریوت که گو او کومن چک دار ین گو بری بنگه هوا گریدای تندرویه بو گریدای داعش بو و جاره کدن بری خو بدن نوا رفع داعش هجاية برخستنا جو هيئة تحرير الشام آنجو جبهة النصرة يا بري جوري خستنا كدليستيا تروري يانا دولتي ديا دحفتيا دوام يافي مهيدا إيريشي هريما عفريني كر ودسيزدي جوت مهيدا نافندا عفريني كنترول كر باش رجي هند دافرين دن إن عفريني جدستي جروبين دن إن شكدار وكا جبهة الشامية وفيلقى سيام وجيش الإسلام درخست وكنترول كر زانا عمر دنجي أمريكا قامشلو د دمکه دا کو سرک وزیر نوی بریتانیا ریشی سوناک گلک سوزدانه جبو چاره سرکرنا کشه خلک بریتانیایی او یکم سرک وزیر ج روند هندی پیش بینه دواره پیش و برنا خدمتان بو کیمانی نتوی و اولین ولیتا چه بکه روند کرد لبریتانیا وی چاوا دبینه و چاوره چه قزنجان ج بکه جبو رونی کرن و شیروکرنا و مجاره نها رزدار امین بریمو شیروکارا سیازیش لندن به مرایه بریا سکایپ دم باش امین خانم هبونا سرک وزیر کی جبنا مالک هندی ل بریتانیا لودره ته چواته خاص جترا اجتماعشلان انترا دنگ امریکا را بالتایبتی هبروج يعني بريفيستير وهات سروك وزير ريشي هات سر اوين سر كنترول برج يعني تي واتاي انه ديمقراطيات برها يو كي دا يعني بريطانيا دا ويعني هاف يعني سروك وزير جي جدام كده طبيعي كارد كي للداوية سي كانديدات هاتن فيش دو جي اس بي وهفجي هندي رنجي هانا سبيا دو جي اس بي برق جوداي دانغو دا برهبين حقي سبي بوريس جونسون وفيري ماوندنتون خوك شوندن بس ما هاو بتاني وگیا دنگی خودانه برگن پر فرق دنگو دابین یعنی وی دو دنگانی مثلا بوریس جونسون پنجانی یادن پیراکادنجی 25 تا کشیان وگیا باب رو گوتن خلاص انه هبه ببی سروک وزیر ما فهو یعنی تشکی دمکیه یعنی گیا جیجرشان گاوا دمک یعنی دیروکیه و هم دبینن جارا یکمینه یکی وقتی هات سر یعنی سلطه یعنی هات سر کنترل که باجار ما باشه یعنی ببوره امین خانم از خفتت برم یعنی تو بخواه وکو اندام پارتیا کنسرواتیو لبریتانیایی تو وانج نزیک و دشوپینی کسی که وکو ویج و بناماله یعنی در وی پارتی خلک دن دوی درباره چه بیجو ام ورد تایبتی بحثا اقلیات دکن بحثا روند دن لبریتانیا دکن هیویه که پر مزنجه دبک و خدمتی وان بکه
ولوی سوز دوی انه یک بینه چک انه سیاست دا و پارتی سیاسی یک بینه چک وانا نزی کرد که برگتم پارتی لیبر و پارتی کنزرواتیو پر جرا شرع هر دکن و در دکن یعنی خودی پرچگون چه نبی وین دنجی بود ادخازن یعنی اکونومی آبا ولاتی به پیش قینم آنیل به مثلا دشکی اکونومی برگه انه دجارا بنگی انگلند او دا الارم دا گوت انه امی بلکی انه ام نکن بردوام کن هیوی هنه خورد که هجایا و جیرا و جهاتیا و زانایا و کار کری لسرخا یعنی هجایا به سروک وزیر بس گور انه از مثلا ام دبینن انه چطونی ديمقراطیت جیایا برگه انه سال 1969 و ملکه الیزابت خبر شاند وزارت در و وزارت در و جنها وزیر خو اوجی هندیه جرشان گوت و جاری گوت نابه اد رنگت خانه سپی تکون وظیفه مالباتا ملکه دا بس کاروان گرک خدمت یعنی خدمت بکن بس و پشتی 5 سالی فرو ام دبینن انه سروک وزیر نه بس انه خدمت دکه سروک بیا سروک وزیر یعنی برای تشکی بالکش امین خامج بردم مکی ما ببور از خفتنه تدبرم وکو کرواندا کرد لوی داره تو بخوشی اندام کرواندا کردی کرد شخص نزیکی و که دبن و گلو لوبی کی کردان لوی داره هیا کو کار بن رنگ جوی الهام ورگرن بلکی اوجی دمی پیشتا بگهن آستک وها ولا لوبی یعنی مران کنه به ولا لوبی هیا بس یعنی کردی مهانه د کانسل ده هنه مثلا یک مهیا پارلمانتاریک مهیا مثلا انداس سنه بس اما یک در کنزرواتیو دا یعنی کار هیا نتنه بس نوک مراد خوازه برگه انو مثلا بلکی هندی جمعش دول ورن اما مثلا نجمش وطنه بداره و بس دوی گرک ام کار بکن انو هین زیده تر مثلا ام کار بکن د ناف پارتی دواندا نه د ناف پارتی مدا بس ناف پارتی دواندا ام کار بکن و ام جار دنجی تکلیه خواب بکومله دن روژی ام خورد بکن و نفشه ما اینه کردد ما با نفشه نه کانه بین کاری پروفیشنال بکن نه کاری خدمتی بکن وقت مثلا رستوران تا یا نظام کارن یعنی پروفیشنال کارن مرا کنه به تکوی مفرکی دولتی نه مرا تو کوی جیب ریاره نه انو بس کارن هما یعنی کارن نه پروفیشنال بکن هم خواسته که منو تکوی پارتی و با کاری بکن اساسی جی خوابدم پیش خوابدن ناسین وک کلچر وک زمان وک يعني وقت بلي نرينا تجهيشت أمينة خارم از دعوالي بورينت كم دمامة كيم أمينة بريمو شيرفاكارا سياسي وأندما بارتيا كونسيرفاتيف تجي لندن مرة بيجيلك سباسي بو دماده سباسي بو وليفان قرم ليفان خان وزیر دروین باشور روجاوای آسیایی روجلات آسیایی ببونن روجا پنجشنبه لجاکرتا کوم بون جبو گوتوبیش کردن کریزا سیاسیا میانمار بری لوتکیا سروکن کومله نتوین باشور روجلات آسیایی آسیان ده مها مجداری ده به هبونا نونرکی جونتایا لشکریا وی ولاتی میانمار جدما کودتایا شباتا سالا بوری و ده تفلهویه که ده به زیدتری 2300 کشتی ده تپسر کرنا هوانه ارتش ده لسر اپوزیسیونی لگوری گروپک چافدریا هرمی آسیان گوت او بخمه جبر زیدابونا بن پیکرنین مافین مروفان لور لی او چاورینه هولدانین وان جبو چاره سرکرنا کریز انجام بدن امریکا د جوینا روجا پنجشنبه دا داخواست کرد که گاوین بهز ورین آویتن بەڵێ دادوەرێک ڕۆژی پێنجشەمە لە دادگایەکی باڵێ ڕاوێژکاری پێشووی حکومەت تومەتبار دەکات بە دەستدرێژیکردنە سەر هاوکارێکی لە ئەنجومەنی نوێنەرانی ئوسترالیا بڕیار دەدەن کە پەیوەندی بە هەراسانکردنی سێکسیەوە هەیە.
درنگانێکی ڕۆژی چوارشەمەش بەرپرسێکی دادگای ئەو توێژینەوەی لە ژوورەکەدا دۆزیوەتەوە کە بڕیار بوو دەستەی سوێند خواردن تەنها لەسەر ئەو بەڵگانە بگاتە بڕیارەکەی کە لە ماوەی دادگایکردنی 12 ڕۆژدا خراونەتە ڕوو. بروس لێرمان تەمەنی 27 ساڵە و ڕاوێژکاری پێشووی وەزارەت لە دادگای باڵای پایتەختی ئوسترالیا دوای ئەوەی شەوێک بە بەدمەزبوونی دانی بە تومەتەکەی داناوە سێکسی کردووە بەبێ ڕەزامەندی ئەوەی بەرامبەر لە نووسینگەی وەزیرێک کە لە مانگی 3 ساڵی 2019دا بووە. بەێ بینەرە هێژا کورد کۆنکشن ڤەر بداوی هات حتا جارەکەدن هەر ببینن جناب خێر و خۆشیەدا هەر شاد بن.